والله ئاگەیەکی ئیسلامی هەستی خۆشی هەیە، هەستی لەش ساخی هەیە بۆ بۆنەی پیرۆزی پێغەمبەرگیان. ساڵی هەر دێتە مزگەوتی گەورە یاخو لە شوێنی دیکە؟ ئەیتر هەر شوێنێ بە قسمت بێ، هەر ساڵی شوێنێ بە قسمت دەبێ. وەخت بووە لە مزگەوتی ترا بووین، ئێمە دەروێش و مەنسووبین لە تەکیەکانی شەهەر شیرکە دەکەین، مێردەکەم خەلیفەیە لە هەموو شوێنێ شیرکەتی جەژنی مەولووە کرد. خوا بیکا بە خاتری ئەم جەژنی مەولووە گەرجەکانمان بێوەی کا لە شەڕ و شۆڕ لایاننا، خوا حکومەتەکەمان پارێزێ، خوا دەست بەسەر ئیسلامە بگرێ، ئیسلام مەحفوظ بێ، کافریش نابود بێ بە خاتری جەژنی مەولووی پێغەمبەر. ئەوەندەی بەبیرت بێ چەند ساڵە بەشداری یادی مەولوود دەکەیت؟ والله ئەوە نزیک بوومەوە لە 70 ساڵ، هەمی حەل لە گەنجیۆ کچە خەلیفە بووم و ماڵە خەلیفەین و ژنە خەلیفەم و هەر بەشداریم کردووە. واللهی ساڵانی زوو بەرەکەت زیاتر بوو، ڕزق و ڕۆزی زیاتر بوو. ئێستا خەڵکەکە تۆزێ وەرگەڕاوە، ڕزق و ڕۆزی کەمترە، خەڵک تۆزێ سارترە، ئەما لەخوا داواکەم کە ساردی نێنێ بۆ جەژنی پێغەمبەرگیان هەمووی شیرکەت کە هەمووی لەم ڕۆژەیە خوا لە بەڵا لای ئەیە، خوا لە نەخۆشی لای ئەیە.